الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه وسار على نهجه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خۆشەویستان و ئازیزان ماوەسانی بەڕێز، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵین کەوا لە دەرسێکی دیکە ئینشاءالله بەردەوام دەبین لەوانەکانی کتابی متنی ئەبی شوجاع یاخود فتح القریب ئەو غایەة الاختصار. ئێمە لەوانەکانی ڕابردوو بەردەوام بوون تا گەیشتین بە باس و خواسی مردوو، كتاب الجنائز ياخذ صلاة الميت ياخذ أو بلين بتسناويك ناوية بي يتر أو باس خواساني كتايبة با مردو بردوي بيما ناوروشي كتابك هنديك شتيه براسي زور مهمة إنسان كأقاداري بيتن كاتك دسي خزمت أو باس بابتانا أو دقاني كوادر باري هاتين و ئەو شەرح و لێکدانەوەی کە زانایان کردیتیان بەڕاستی گەورەی ئەو ئیسلامت لەوە دیارەکەویت کە خوای پەروەردگارە فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، یعنی ئینسان کە ڕێزدارە خوای پەروەردگار ڕێزی لێناوە. ئەو ڕێزە جوانەی کەوا خوای پەروەردگار باسێکە بێگومان تەنها لە شەریعەتەکەی خۆیدایە. ئێستا ئێمە دەینە خزمەت ئەو باس و خواسە ئەو جادەزانین کە مرۆڤ چەند بەڕێزە و ئینسان هەر کاتێک بیەوێتن بابەتێک شتانێک هەر شتێک کە تۆ دەستی لۆ ئەبەی بزانی گەورەی و بەڕێزی و جوانی ئەو بابەتە ئەو شتە بە بەرامبەرەکانی زیاتر ئەزاندرێت و هەڵەسەنجێنرێتن. کاتێک دەبینین لەو سەردەمە پێشکەوتووی کەوا مرۆڤ ئێستاکە یعنی وای لێ هاتیە تەحەدای هەندێک بابەت ئەکاتن، بەڵام مرۆڤ ئێستا لە وڵاتانی پێشکەوتوو ئەو ڕێزەی لێناندرێت چجا ئێوە بە زیندوو دەبێتە قوربانی، بەڵام کە بە مردووشە ئەو جا دەسووتێندرێت و لە ناو گۆزیە خڕ ئەکرێتەوە. لە کاتێکدا دەبینین کە ئیسلام ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كسر عظم الميت ككسره حية أو كما قال الرسول صلى الله عليه وسلم. شكاندني إيش مردو وكو أي وياك بزيندو بيشيني لإسلام دا مروف رزدارة لوي كوا لدايك بي حتى أخريتنا وقور ودواي قوريش كوملك آداب وأحكام هي كإنسان لقل مردو أنجامي بداتن تنانت كبيانبري خواه صلى الله عليه وسلم باسي أومان لوكا كإنسان خوشويستيك دوسيشي لدستو دوای ئەوەش لەگەڵی بەوەفا بێت و دوعای لۆ بکاتن، بە تایبەت منداڵ لە بۆ دایک و باو. إذا مات ابن آدم يعني إذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث كمعلوم جنابتانا يكك لوانا أو ولد صالح يدعو له، يعني مروف هميشا ببزيي بي لقل مردوكاني با أوان لجيهاني شريكة دابن لقل إما بجدار نبن جالوية بحقات يعني بيم خوش بو كإنسان آقادار بي أو جواني وقوريا بس لإسلام دا خويا بينيتوا ولا أولا أوروبا إساج لقل دابي كالكونا ولا أدياني روجهالات زور بناشيرن تريش تعامل لقل مردو أكريتن، بلام لإسلام دا بوشي وازي كدسينا خزمتي جا ليرانا طبعا بكورتي وبختي لو من باسكاتن، بلام هندي يكشت هي كبراسي بيم خوش بو ئاگاداری بین کاتێک کە ئینسان دۆستێکی خۆشەویستی یاخود نزیکێکی لە گیانە ئەڵڵادایە چ پێویستە کە ئینسان لۆی ئەنجام بداتن لە کاتی کە ئەو بەڕێزە دەزانی نەخۆشیەکەی نەخۆشی مردنە یاخود نەخۆشیەکەی وایە کە چاک نابێتەوە. ئیتر ئەوانەی کە تەعامل لەگەڵ نەخۆشەوانە ئەکەن هەمیشە یعنی زاندراوە کاتێک کە ئینسان دەگاتە گیانە ئەڵڵا لە کاتێک کەوا دەیەوێ ڕۆح بداتن لەو حاڵەتانەدا چەند شتێک کە بەڕاستی ئینسان پێویستە ئەنجامی بداتن کە زانایان زۆر جوان ڕوونیان کردیتەوە. ئینسان کاتێک کە لەکن ئەو مردووە بڵێن ئەو نەخۆشە دانیشتیە وا باشە ئەو نەخۆشە ڕوو لە قیبلە بکاتن
ئەگەر توانی وەکو چۆن ئەو مردیە ئەنێژرێتن کاتێک کەوا دەخرێتە سەر شانی ڕاستە بە هەمان شێوە کاتێک کە ئەو نەخۆشە ینی تەوەقعی ئەوە ئەکرێتن کە گیان نەداتن ئەوە ڕووی لە قیبلە بکرێتن ئەگەر تواندرا ڕووی لە قیبلە بکرێتن لۆ ڕوو لە قیبلە کە هەمیشە ئەشرەف الوەجهە ئینسان لە حاڵەتی ئاسایش ڕووی لە قیبلە بێتن سنەتە ڕووی لە قیبلە بکرێتن ئەگەر نەتواندرا ئەوە ڕانەوەسیان حاڵتەکەوا بوو بۆ نمونە مەجال نەبوو دەکرێتن وەکو باسمان کرد کە چۆن نوێژی پێ ئەکەی ئەگەر وابێتن لە حاڵەتێک کە نەتواندرا لەسەر کەلەکە بکاتن یاخود بە دانیشتنەوە پێیەکانی دوور لە ڕوتانیانی بخەیە قیبلە شتێکی بڕک بەرز ئەوە بالیفێکی بخەیە بن سەری کە ڕووی کەوێتە قیبلە ئەوەشیان دەبیتن ینی لەو حاڵەتەی دووبارە ڕووی ئەکەوێتەوە قیبلە و کاتێکی دیکە بڵێن کە ئینسان هەر زانی ئەوەیە زۆر لا ئیلاهە ئیلا الله لەلا بڵێتن بەڵام زۆری لێ نەکەی یعنی کە ئەو زیکرەی لە کنەڵین پێی نەڵێی بڵێ لا ئیلاهە ئیلا الله لەبەرەوەی ئەو مەشغوڵی خۆیە لە حاڵەتێکی نەئاساییدایە بەتایبەت هەندێک لەو بەڕێزانە ئەکرێ ینی وەکەڵێ ئینسان هەموو نەوعێکمان تێدایە ئەو بەڕێزە لەوانەیە بەخۆی لەو کاتی ئەوەی لێیاد نەبێدەنا ئەوەی کە ئینسانێک لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله دۆز بوو بێ لەگە ئەو زیکرە لەو کاتانەشداد بەخۆی دەیکاتن بەڵام ئەگەر بەخۆی بکات و ئەگەر بەخۆشی نەکاتن وا باشە ئینسان لە کنیدا ئەو زیکرە بڵێتن ینی ناوە ناوە و زۆریشی لێ نەکرێتن لەوەی کە نەکا ڕەتفعلێکی بڵێن غێر متەوەقعی هەبیتن ینی شایستە نەبێ لەو کاتە و دیارەوەش حەدیثی لەسەرە کە ئیمامی موسلیم جێڕایەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لەقینوا موتاکم لا ئیلاهە ئیلا الله طبعا موتا لێرانەوە بەسی پێ نەخۆشەکانن ئەوانەی کە لە سەرمەرگدانە و هەشیانە لە عولەما ئەو حەدیثەیان کردیتە بەڵگەی تەلقین دەڵێن موتا لێرانە بە مەجاز وەرناگرین طبعا ڕەئی عولەمایە بە مەجاز وەرناگرین کە ئەو مردووە مڕەشەحە ئەو نەخۆشە لە بۆ مردوو لە بۆ مردن بەڵکو مەبەستی پێ هەر کاتێک کە مردوو ئەو زیکرانە بڵێن کە وەکو ئێستا تەلقینێک کە مامۆستایان دەیدەن و تەنانەت سونەتە سوورەی یاسین لەسەر نەخۆش بخوێندرێتن کەوەش حەدیثی دەربارە هەیە ئەبوو داود جێڕایەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی اقرؤوا علی موتاکم یاسین کە ئەوەش سونەتە ینی لە کوردەواریدا ئەوە زۆر باو بۆ ینی گوتیان بڕۆ بانجی مامۆستای کە بابێ یاسینێکی لەسەر فڵانی بخوێنی لەبەر چ بووە ینی بە پشتبەستن بەو دەقەی بووە و شتێکی کە دەربارەی هەمومان ینی کە ئەوە ئێستاوە دەربارەی نەخۆشێک بوو بەو شێوازە بەڵام ئینسان بەخۆی ئەو فکر و هۆشەی هەبیتن کاتێک کە نەخۆشە بیتن طبعا هەموو کاتێک باشە بەڵام کاتێک کە نەخۆشە بیت گومانی چاک بەخوای گەورە بباتن کە دەشتینە لای نەخۆش قسەی خۆشی لەلا بکەین زۆر جاروێ نەخۆش دەڵە دەبی خوا لە من ببووری کاکە لۆ خوا لێت نابووری یعنی ئەو بەهەشتە گەورە و پان و بەرینە جێی تو نابیتەوە مەگەر تاوانەکانی تو ئەوەندە زۆرن کە خوای پەروەردگار یعنی لێت خۆش نەبیتن نە ئینسان قسەی جوانی لەکن بکاتن قسەی خۆشی لەکن بکاتن دڵی خۆش بکاتن گومانی چاچی لەلا دروست بکاتن کە دەگەڕێتەوە لای خوای گەورە زۆر زۆر بەخشندە و میهرەبانە ینی ئەوانە هەمویان سنەتن لە حاڵەتی ئیحضار کە ئینسان دەبینی نەخۆشێک لە گیانە ئەڵڵادایە و ئەگەر ئەو کەسە وەفاتی کرد جەنابەت لەوێن دەربووی ئێمە لەوێن دەربووین پێویستە چاوەکانی بنوقێنی لەبەرەوەی نەخۆش کاتێک کەوا ینی ئینسانی ئاسایش نەک هەر نەخۆش کە دەمریتن چاوەکانی ئەبڵەقە بن ئەوا دەکرێنەوە کە چاوەکانی دەکرێنەوە لەبەرەوەی بەڕاستی سام و هەیبەتێکی تێدایە و سنەتیشە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای کردیا چاوەکانی دەستی بەسە دابێنی و قەپاتیان بکەی هەتا نەرمن ئەو پێڵوانە کە ئیشەکەن و گەرمایی لەناو لەشدامایە چونکە دوایە چاوەکانی ڕقەبن و ئەو پێڵوانە نایەنەوە خوارێ ئەو مژوێکی پێڵەن پێڵووی پێڵەن و ئەو جەستەیە جاروەهەیە ئەو ئینسانە کوڕ بوویتەوە کە بەتەمەنە یاخود ئەو ئینسانە بە شێوازێک لەوانەیە وەفات بکاتن کە خۆی خڕکردیتەوە چۆنە سنەتە ڕای کێشی لۆی لە کاتی لە گۆڕنان و شوشتن و ئەوانە ئەو ئینسانە بە خۆشی و بە ئاسانی تەعاملی لەگەڵ بکرێتن واتە بە نەرمی
ئەو دەست و ئەو لاقانی ڕابکێشی بە شێوازێک کەوا ڕاز ببیتەوە و ئینسانە. طبعا جا لۆ پیا و پیا و لۆ ژنی ژن ئەوە معلومە، ینی ئینسان دەبی ئاگادار بیتن لەو بابەتەی کە لە وەختی شوشتنیش دەیگەینێ. و دووبارە لە حاڵەتێک کەوا ئەو ئینسانە ڕوحی سپارت شتێکی برە قڕز بخێ سەر زچی لۆوەی کە ئینسان لەبەرەوەی کە وەفاتی کرد ئیتر بەرە و تعفون و بەرە و ئەوانە ئەسیتن. ینی ئەو حاڵەتە ئاساییە نامێنێتەوە کە ئەو لەشا هەموو ئەندامەکان بە ئیش خوان هەڵبسن لۆی زجی ئەستور نەبێتن، شتێکی بخێ سەر زجی و شتێکی تەنچیش سەرچەفێک بەتانیەکی تەنک بیخێ سەرێ و بزری بکی لەبەر چاوان نەبیت. طبعا ئەوانە معلومی جەنابتان، بەڵام وەکو بیرهێنانەوە کەوانە هەموو ئەحکامی جەنائیزن علەما لە کتابەکان باسییان کردێت جا ئەوە لە سەرەتاوە کە دەزانی ئەو ئینسانە بەرە و ڕوح سپاردن ئەچیتن، ئەوانەی لەگەڵ بکەی کە سونەتە و خوای پەروەردگار ئینشاءڵڵا تەمەنی دۆست و خۆشەویستانن درێژ کاتن، بەڵام ئەوە حاڵەتێکە ینی لە مردن ناتوانین ڕابکەی، حاڵەتێکە بەسەر هەمومان دادێتن و بەڕاستی یەکێک لە نەخۆشیەکانی تەمەندرێژی ئەوەیە ئازیزان زۆر لە دەستەدەی، خەمی زۆر ئەبینی بە مەرجی ئازیزان، بەڵامی ترسەکی ئەوە حاڵەتێکە و دەبێ ینی هەم ئیستیقبالی بکەین هەم ئیستعدادیشمان هەبێت، هەم پێشوازی هەم ئامادە باشیشمان هەبێتن، ئەوە خوای گەورە تاقی تێکاتەوە. ینی ئەوە حاڵەتێکە ئینشاءڵڵا خوای پەروەردگار سەبر و ئارامیمان پێ ببەخشیتن لە حاڵەتی مردن کە ئینسان نەشێوێ. إنما الصبر عند الصدمة الأولى وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی. لۆ ئێمە نەکەوینە حاڵەتێکی وە بڵێن وەڵڵاهی خۆ مامۆستا وای فەرمووی یان خۆ دەمانزانی، نا، بەڵام کە ئێستاوەی ئەمن دەڵێم بەڕاستی ینی دوور لە ڕووتان پیاویەوێ لەو حاڵەتانەش خۆ ڕابگری. چێمان لە ئیمامی عومەر پیاوترە؟ هەر ئومەت پیاوی وای کەم تێدا بوو، تەنانەت لە ئەصحاب خۆیان لێ ڕازی بێ، خۆی ڕانەگر لە بەرامبەر مەرجی پیامبەر صلی الله عليه وسلم، بەس ئیمامی ئەوبەکر دێتەوە دەبێ لێرەش لە پێشەوە بی. لە دوای پیامبەر صلی الله عليه وسلم یەکەم کەس لەو ئومەتە ئەبوو بەکرە خوا لێ ڕازی بێ. ئەوجا ئەو ئەبوو بەکرە ئیمامی عومەر دێنێتەوە هۆشووی. لێ زۆر جار وهەیە ئینسان لە دەستدانی ئازیزان ئەو حاڵەتانەوە بیر نامێنێ، بەڵام ئەمن وە بیرم نەما جەنابەت لەگەڵە من لەوێندەری وە بیرم بینەوە، ئەوەش هەر جوانە، یارمەتیدانی یەکترە. لۆی ئەو سونەتانەمان بەسەدا تێنەپەڕن و مردووەکەشمان نەشێوێت ویست حاڵەتێکی نائاسایی لە ناکاو ڕوونەدات. زادینە خزمەت کتابەکە ئەو زانە بەڕێزە ئەفەرمێ وەیەلزەم فی المەیت ئەربعة ئەشیاء. کاتێک کەوا دۆستێک خۆشەویستێک کەسێک وەفاتە کاتن هەر یەکێک چوار شت واجب ئەبن، تەمان بە فەرض الکیفایە، بە فەرض العین نا، بە فەرض الکیفایە، واتە ئەگەر یەکێک یاخود هەندێک لە ئاوەدانیەک لە شار و گوند و دێهاتێک پێ هەستاوە لەسەر ئەوانی کە لا ئەچێتن، فەرض الکیفایە مەبەستی پێ ئەوەیە غسله وتەکفینه والصلاة عليه ودفنه، واتە یەکەم جار شوشتنی، دوایە کفنکردن و پۆشینی، دوایە نوێژ لەسەرکردنی و دواتر شاردنەوە و ئەسپاردە خاککردنی. جاوانە دێتن یەک بە یەک کە باسییان نەکاتن، بەڵام باسی غوسڵمان لە کتاب الطەهارە وەکەڵێ ئەومان خوێن کە معلومی جەنابتانە غوسڵەکەی چۆن بوو. ئیتر یعنی غوسڵ وەکووە بێرهێنانەوە هەر شوشتنی یەک جار لابردنی چڵک و پیساییەکە و شوشتنی یەک جار ئەوە تەواوە، بەڵام ئەگەر سێ جار بشرێتن، جارێک کە پیسەکە لابرێت و جارێک بە تەواوی بشرێت و دوو جاری دیکەش، ئەوە سونەتێکی باشە، چونکەمە لە زۆربەی ئەو حکمانەی خوێندمان لە کتاب و تەهارە هەمووی سێجار بوو کە بە ویتر وازێت و سێ جاریش بی شۆی لەوەی مردووەکە پاک و خاوێن بێتەوە. وەکو کە ڕابر لە جێی خۆی. واثنان لا يغسلان ولا يصلى عليهما، دوو جۆرە کەس نەئەشرێن و نەنوێژیان لەسەر ئەکرێتن، نەئەشرێن نەنوێژیان لەسەر ئەکرێتن، واتە
كفن و دفن أكلين بلام إيه كميان كبلان بعامية هنا كديتن الشهيد في معركة المشركين شهيدك واتكسيك كوا روحي خوي لبيناي خوي پروردگار أبخشيد لزنجي دجب كافران أويان نأشريت وننويجي لسركريتن ليرة نيقوتيا بلكو ببرگوش بوخوينا أنيجيت مگر پیسیەکی لە ڕووی شەرعیەوە پێوە بێتن ئەو ئەندازیە پیسیەی لێ ئەکرێتەوە ئەشرێتن واتە ئەجینا بە بەرگەوەش ئەنێژرێتن واتە لێرانە نەیگوتیە کە بڵێن ڕاستەوخۆ لەگەڵ ئەوەی دیکەی حیساب کردیە. ئەوەی دووەمیان والسقط الذي لم يستهل صارخا واتە ئەو منداڵەی کەوا لە دایکە بێتن بەبێ دەنجی لەم یەستەهیل صارخا واتە کە لە دایکە بێتن هیچ دەنجی لێوە نایەتن بەڵکو پارچە گۆشتێکە لە دایکە بیت و ئەو پارچە گۆشتە چۆن تەعاملی لەگەڵەکرێتن بە پەڕۆکێک دەپێچێت و لە شوێنێک دەشێردێتەوە لۆ ئەوەی دڕندە و ئەو شتانە ئەوەی نەکەن ینی تەعاملی وەکو ئینسانی دیکە لەگەڵەکرێتن باوا بڵێن دەنا ئەجینا ئەوە هەر پارچە گۆشتێکە جا ئەوەشیان بڵین ئەگەر بێت و ئەو منداڵە لە دایک بوو بە دەنگەوە وەفاتی کرد ئەلەو کاتیدا وەکو گەورەیەک تەعاملی لەگەڵەکرێتن واتە لێرانە دەڵێتن ئەگەر بە بێ دەنجی لە دایک بوو بەڵام جار وهەیە منداڵ لە دایکە بێتن زیڕەیەک دەنگێکی لێ دێت و ڕاستەخۆ وەفاتەکە مادام ئەبەو شێوازە بوو وەکو گەورەکان تەعاملی لەگەڵەکرێتن واتە ئەو منداڵە تەواو بووە بەس ئەگەر بە کچکەیەکی وا بوو پارچە گۆشتێک بوو ئەوە بەس کفن و دفنەکرێتن واتە دەپێچێت لە پارچە پەڕۆکێک و دەشێردێتەوە. ويغسل الميت وترا جا لێرانە بە درێژتر باسەکاتن ئەڵێ مردوو دەشۆردرێتن بە تاک واتە یەک جار دوو جار سێ جار ويكون في أول غسله سدر لە سەرەتای شوشنەکەی کاتێک کەوا مردووی دەشۆی شتێک بیتن کە ئەو چڵک و پیسێوەلا باتن کە ئەو ڕۆبڵن سابوونە بەکاردێتن سابوونێک شتێکی وا کە بەکاری بینی کە جاران مادەی دیکە بەکار هاتیە کە لێرانە سیدر ناوە باتن کە سیدر جۆرە مادەیەک بۆ یاخود دارێک بۆ کە بەکار هاتیە لە بۆ شوشتن و لۆ بۆ لابردننی پیسی و چڵکی سەر جەستەکەی و في آخری شەیء من کافور کاتێک کەوا لە کۆتاییەکان دەیشۆی شتێکی بۆن خۆش بخرێتە ناو ئاوەکەی لۆی ئەو جەستەیە بۆنی لێنێتن چکە زۆر جاروەیە ئەو مردووە مایتەوە زۆر جاروەیە ئەو مردووە ینی تێک چووە واتە هەموو کەس هەر لە ناو نوین و لە ماڵێ وەفات ناکاتن بەڵکو بە حاڵەتێکی نائاساییە ئەوە شتێکی بۆن خۆش بخرێتە ناو ئاوەکە و لەوەی بە بۆن خۆشی و هەم ئەڵێ جەستەشی پتە و چاکترە بیتن تەمان لە شوێن دیکە باسەکە دەڵێ بە ئاوی ساردیش بیتن ئاوەکە زۆر گەرم نەبی چکە ئاوی گەرم عادەتەن لەشی شیەکاتەوە زیاتر بەڵام ئاوی سارد پتەویەکاتن تەمانەوە بە خۆشمان لە کاتی ئاسایی کە ئاوی سارد بە خۆداکەی هەستەکەی لەشت پتەوترە بیتن ئاوی گەرم لەشی زیاتر شلەکاتەوە وەکو باسمان کرد یعنی بەوی تر بێتن و لای ڕاستە ئەوەری دەیشۆی ئەوجا لای چەپە و کاتێکەوە ئەوەت ئەنجامدا سێ جار ئەنجامی بدەی ئەگەر بە سێ جار خاوێن بۆ و هیچ پیسیەک بەلەشی وەنەما تەمان پێشتر پیسەکان وەلا ئەبەی بەڵام ئەگەر زانیت هەروانە بوو دەتوانی هەر بە تاک واتە پێنج جاریش ئەوە وازبینی بە پێنج جار واتە بە چار نا ینی سونەتە ئەوە لەوی تر وازبینی ويكفن في ثلاثة أثواب سنة مردو لپێنج پارچە عفوا لە سێ پارچە کفن بڵێن کفن بکرێتن جا ئەو کفنە ئێستاکە دیارە ینی ئەوەی کە عادەتە تەمان جاران ئەو شێوازە نەبووە ئێستاکە کە بە تۆپ و بەو شێوازەیە ئێستا دیارە سێ پارچەی کەوا لەیسە فیها قەمیص ولا عیمامە واتە پارچەیەک دانەندرێتن بکرێتە پێنج بەڵام لێرە وا ئەڵێتن لە کتابەکان کە دەڵێ ئەگەر کرا پێنجیش ئیعتیادیە بەس چێمان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەولاترە کە ئەویان لە سێ بەرجی ئیعتیادی کفن کراوە واتە لە سێ پارچە قماش کفن کراوە
ئەڵێ لەیسە فيها قەمیس ولا عیمامە، پارچەیەک نەبیتە قەمیس. قەمیس چۆنە کە لە یعنی لە لای سەرەوە دێتن هەتا ژێر ناوکەوە وەکو قەمیس کە دانراوە، و عیمامەش کە پارچەیەکیان لەسەری بەستیە، ئەو وەکو بڵێن حیسابی ئینسانی زیندوو، کەمە ئێستاکە بەداخەوە بە زیندویش عیمامە نابەستین، کە ئەوە حاڵەتێک بۆ ینی زۆربەی قەومەکان عیمامەیان هەبووە. يعني پیامبری خوا صلی الله عليه وسلم هر وکو معلوماتك كابن قيم باسكاتن وإمام غزاليش باسكاتن، طبعا أواني ديكش باسكن علماء ديكا كدله پیامبری خوا صلی الله عليه وسلم سركوتي لواقع نبوه، يا منديل يشي لسرينا وبكلاوه، يا منديل ببي كلاو ببي قلنسوا، يا قلنسوا كلاوك بتنيا أجهرنا أفرني پیامبری خوا صلی الله عليه وسلم پارسه پروك يشي لسر بستو لێ ئەو حاڵەتە هەبووە. جا لێ لێرانە دەڵێتن عیمامەشی نەبیتن، واتە بە مردوویش پێویست ناکاتن ئەو عیمامەی لۆ ببەستێتن. شێوازی کفنەکەی کە بڵێن معلومی جەنابتانەوە بە کورتی و پوختی لێرانە ئەڵێتن، ئەشتوانی ئینشاءڵڵا ئەگەر وەختی دیکە بوو بە عەمەلی ئینشاءڵڵا ئەنجامی بدەین. ويكبر عليه 4 تكبيرات، يقرأ الفاتحة بعد الأولى ويصلي على النبي صلى الله عليه وسلم بعد الثانية ويدعو للميت بعد الثالثة. واتا نوێژی مردوشی لەسەر بکرێ ئەو کەسە، نوێژی مردوو چۆنە پێکاتووە لەسەر الله ئەکبەر کە معلومی جەنابتانە، بەڵام هەروەکو خوێندنەوەی کتابەکە و شەرحکردنی لە دوای الله ئەکبەری یەکەم، واتە الله ئەکبەری نوێژ پێدابەستنی یەکێکە لەو چوارانە، واتە خارجی ئەو الله ئەکبەرە، بەڵکو هەر الله ئەکبەری نوێژ پێدابەستن ئەو یەکەم حیسابە، لە دوایوی فاتحە ئەخوێنی، دوعای تەوەجوه ناکەی، ڕاستەوخۆ فاتحە دەخوێنی کە فاتحە تەواو کرد الله ئەکبەری دووە مەڵێ سەڵاواتێک لەسەر پیامبەر صلی الله عليه وسلم لێ ئەدەی، کەمترینی سەڵاوات اللهم صل على محمد وعلى آل محمد، بەڵام ئەگەر سەڵاواتی ئیبراهیمیە ئەوەی کە لە تەحیاتەکاندا لێ ئەدەی باشترە اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم تاكوتايكي. لباش الله أكبر سيم كأو بلن صلوات ليدا الله أكبر سيمكي أو جاء دعاء لبو مردوك دكي دعاء كش بكمترين دعاء بيك ديتن اللهم اغفر له وارحمه أجر مذكر بواتا أجر أو كسي جنازين كان يجي لسلكي نێر بوو، پیاو بوو، یاخود منداڵ بوو، یاخود کوڕ بوو، نێری نەبوو، ئەگەر ئافرەتیش بوو یان کەس بوو بۆن من هەر تەمەنێک بوو اللهم اغفر لها وارحمها، بەوەندەی پێک دێتن ئەگەر زۆرتریش بخوێنی وەکو لێرانە کە باسی کردێ وە لە ئەحادیثی دیکەدا هاتیە پیامبەری خوا صلی الله عليه وسلم کە خوێندیتی ئەوە باشترە و چاکتر لەبەرەوەی ئەتو بەڕاستی زیاتر بەشدارە بی لە دوعاکردن لە بۆ ئەو مردووە. جا دەڵێت دعاءك بو شوازة دكاتن اللهم هذا عبدك وابن عبدك وابن عبديك خرج من روح الدنيا وسعتها ومحبوبه وأحباؤه فيها إلى ظلمة القبر وما هو لاقيه، كان يشهد أن لا إله إلا أنت وحدك لا شريك لك وأن محمدا عبدك ورسولك وأنت أعلم به منا، اللهم إنه نزل بك وأنت خير منزول به وأصبح فقيرا إلى رحمتك وأنت غني عن عذابه وقد جئناك راغبين إليك شفعاء له، اللهم إن كان محسنا فزد في إحسانه وإن كان مسيئا فتجاوز عنه ولقه برحمتك رضاك وقه فتنة القبر وعذابه، وافسح له في قبره وجاف الأرض عن جنبيه ولقه برحمتك أمنا من عذابك حتى تبعثه آمنا إلى جنتك برحمتك يا أرحم الراحمين. طبعا أو دعاء دور بردريجة بلام إنسان دتواني هر دعاء كرت اللهم اغفر له وارحمه، اللهم اغفر لحاضرنا وغائبنا وذكرنا وأنثانا وشاهدنا، يتر أتواني هر أون كلمانا لبركي بلام أجر أوش هنديش لبركي ياخد أوش يعني همي بخياني أو باشرتك بيامبري خوا صلى الله عليه وسلم أي فرموا صلوا على موتاكم وأخلصوا له الدعاء، أي فرموا نيج لسر مردوكان تامكن
و بإخلاص دعاء لبوب كان ديار الدعاء لو كاتيدا براستي جيجي قبول بونا كمشهدي كإنسان بدله ولوي أنا كاتن لوي أو مردوا بتايبت أجر بيتو إمام لو كاتيدا بلين أو صفانة بكاتا يقدو صف بلاي كمي جاء جزورتيش بو أو باشترا أو أنا همو دعاء لو كان ديارة بيامبري خوا صلى الله عليه وسلم لسن فرمايشك داباسي كردي أجر سلكس دعاء لبوكا ياخذ أفرمي أجر صدكس دعاء لبوكاتن أو أنا همو دبنا ماي أويك أو إنسانا لعذاب والآزار كاني داهاتوي لجياني برسخو لقيامت رزقار بيتن خواهي پروردگار إن شاء الله لمو لمردو كان من خوش بيتو خواهي پروردگار إن شاء الله برحمو ببزي خوي ميوانداري همو مردو كاني كرد بيتن إن شاء الله مسلمانا ويقول في الرابعة اللهم لا تحرمنا أجره ولا تفتنا بعده واغفر لنا وله طبعا أجر مؤنث بو أجر آفرد بو واغفر لنا ولها أو بلين أو ضميرانا لبو مؤنث دبي بقوردين أو جارك ويسلم بعد الرابعة أجر أو دعاء خوين أجر سيزور كس أو كاتن بلام ليرانا ك أو هنا طبعا إمام أبو داود حديثة كي جرايتوا أو حديثة بلام زور كس هركا الله أكبر يتسارمي كرت راسه خو سلامة داتوا بلام أو وارد بوا إمام أبو داود هنا توكا أو دعاك اللهم لا تحرمنا أجره ولا تفتنا بعده واغفر لنا وله أو زار سلام ديو أوش درباري نويجي كنويج كردن لسر مردوش ديارة معلومي جناب تانا بيامبري خوا صلى الله عليه وسلم كفرموي هر كسيك لا وقتي نويج كردن لقلي بردوام بجدار بيتن أو بجويري بيامبر صلى الله عليه وسلم فرموي خيري قراتي شجاتي أجر لنويش كردنو لشارنوش لقلي دابيتن أفرمي بقدر دو قراتان زال بيامبري خوا صلى الله عليه وسلم برسرا قرات ما بس بيتيا فرموي دو تياي جورا ياخذ الروايات دي كدهاتيه بجويري يعني بأندازي شيوي أحدى لويه بحق السنة يجي زور جوري إنسان لسر مردوي مسلمانان بجدار بيتن لا نويج لسر كردنو لا ناشتني أدي أجر بيتو أو كسا كافر بيتن درستا بله درستا مردوي كافر نويجي لسر ناكريتن بلام درستا بشور ديتو إنسانيش بسيتن لقلي بجدار بيه لتشيع جنازة بلام نويج لسر كردنا ديارة پیامبری خوا صلی الله علیه و سلم که ویسی لسر منافقان نویش کاتن خوای پروردگار آگاداری کردوا و پیامبری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە بیزانی با کەسێک تاوانبارە بەخۆی نوێژی لەسەر نەئەکرد بەڵام ئەی فەرموو صلوا على صاحبكم أو كما قال الرسول صلى الله عليه وسلم طبعا دوای پیامبری خوا صلی الله عليه وسلم حذیفەی کوڕی یەمان كخاوني أسرار بيامبري خواب صلى الله عليه وسلم إمام عمر كاتك كوا دقت يدا حذيفة أجر حذيفة نيجي لسر كسيك نكر بايا إمام عمرش لسرين أكرد دروستا إمام بيشواي مسلمانان لسر مسلمان يشي تاوان بار نكن وكو زجر وبندو عبرت بلام اعتيادية كسيش كرابس بيردت مەگەر کەسەکە کافر بێ یا منافقێکی عەقیدەیی بێتن ئەو حاڵەتێکە ئەوەش بەڕاستی زەحمەتە ئەوەی کە ئیعلانی کافر بوون بکاتن ئەوە دیارە بەڵام منافق ئەمە هەر ئەو سڕەی کە پێیامبەری خوا صلی الله عليه وسلم بە حودەیفە ئەسپێرێتن تەنانەت بە ئەبوو بەکر و عومەر و هەر چوار خەلیفەکانی مقەڕەبین ناسپێرێتن خۆیان لێ ڕازی بێتن لە هەمویان ئەوە دلیلی ئەوەیە کە بەڕاستی ئینسان زۆر جاروێ بە دوو هەندێک شت دانەسیتن عولەمای عەقیدە شوایان گوتیە ئەتوو کە کەسێک دێت نوێژی لەسەر بکەی بە دووی دامەچوو ئەگەر دەزانی نوێژ بکە ئەجینە ئەتوو ملزەم نییە عەقیدەی چۆن بوو چۆن نەبوو مەگەر کەسێک گوتمان ئیعلانی کوفری کردبێ ئیعلانی شەڕی لەگەڵ خوا کردبێتن جالوێ دروستە عولەما ئەفەرمون بەڵام شوشتنی نا نوێژ لەسەرکردنی نا باشە بەڵام ئەوەی دیکە ئیعتیادی ئەو جا فەرمێت
ويدفن في لحد مستقبل القبلة و واجبی چوارەم کە مسلمانان پێ هەڵبستن لێرانە ئەفەرمێتن لە لەحد چۆنە لەو وڵاتانی کە زەویەکەیان ڕەقە عادەتەن کە قەبر لێ ئەدەن کە قۆریان کرد وەشیمە ئەوجا لای پێشەوەی هەڵق بڕن واتە ئەوە دەردەینن ئەو مردووە لەسەر چۆن ئەمەی دائەنین ینی لەسەر لای ڕاستە دای ئەنێن و ڕوو لە قیبلە ئەوجا پشتەوەی دەگرن و پڕیەکەنەوە ئەوە لەحدی پێ ئەگوترێتن بەڵام ئەگەر هاتوو ئەو زەویە وەکو زەوی خۆمان کە ئێستا شل و نەرمە دەڕوخێتەوە ڕاستەخۆ شەقەکرێتن وەکو ئێسامە دەیبینین ئەوە دەورەکەی بە بلوکە یاخود بە بەردەدا ئەندرێت و وە سەریشی بەبەرد یاخود بە بلوک یان بە پارچە سیمەنتۆ دا ئەپۆشێت و ئەو جاگڵی تێ ئەکرێتەوە بەڵام لێرانە ئەڵێ بە لەحد واتە ئەولاترە کە زەویەکە ڕق و پتەو بوو لحد به مستقبل القبلة ويسل من قبل رأسه برفق كاتك كوات جنازك بردرا بدار جنازة ياخد بون وندار دار جنازة يشتيك يعني كدبرديتن واتا للاي راستوا للاي عفوا للاي سر ودربينتن لاي خواري قبر دابندريتن کاتێک کەوا لە دار جەنازەکە ینی دار جەنازەکە بۆ نمونە بەشان هەڵگیرایە یاخود لە ناو سیارەیە لە لای ژێرەوەی قەبر دابنێ ینی لە لای پێیەکانی لە لای سەرەوە دەربێتن ئەوجا لە لای پێیەکان بخرێتە ناو گۆڕ ئەگەر بێت و ئەو قاعیدەی کلێنکسە بکەینە گۆڕ مردووەکە دەهێنرێتن ئەلێرە دا ئەندرێت ئەوە لای لاقانیتی ئەگەر ئەوە بەروەقیب لەبێ ئەو لایە لێرە دا ئەندرێت لە لای سەرەوە لە ناو دارجەنازەکە دەردێنرێتن و هەر ڕاستە و خۆش لە لای لاقانیەوە دەخرێتە ناو گۆڕ واتە بەو شێوازە مردووەکە دەخرێتە ناو گۆڕ لێ دەڵێ ويسل من قبل رأسه برفق ويقول طبعا واتە بەنەرمی ئەو مردووە ینی هەموو مردووەک جاروهەیە ڕاستەخۆ ناشێردێتەوە مایتەوە ئەو مردووە تێکەچی لە ئەنجامی مانەوە لە ئەنجامی جارویە بریندارە شتێکە ئەو مردووە هەڵەوەشێتەوە لەبەرەوەی لەشی لە ئیشکەتە لێ بە نەرمی دەبی تەعامل لەگەڵ مردوو بکرێتن یاخود جاروەیە کە زۆر بیهەژینی بۆنی لێدێتن طبعا ئەوانەی کە دەیشۆن باسی ئەوەمان نەکرد چکە لێرە بە تەفسیلی باس ناکە کە پێویستە دەست بخرێتە سەرزجی و هەتا هەموو ئەو شتانەی کەوا لە ناو لەشیدایە چکە هەموو مردوویەک معلومی جەنابتانە بە برسێتی وەفات ناکاتن ئەکرێت خواردنی لە ناو لەشی دامابیتەوە کە ئەو خواردنە دەربخرێت و لەوەی بۆگەنی نەبێتن ويقول الذي يلحده بسم الله وعلى ملة رسول الله يعني للروايات كدهاتي على سنة رسول الله واتا أوي كدي خاتنا وقور كور يقريتن أو دعاء بكاتن بناوي خوا لسر سنة داب نريتي بيامبري خوا صلى الله عليه وسلم أمر دوا دنيجين ويضجع في القبر واتا لسر لا يراس دابن ريتن بعد أن يعمق قامة وبسطة واتا لباش أوي كجوركا أو عند قور كراو بقدر بجني كسيك طبعا كسيك شيء اعتيادي ودستي شيء برز كربيتوا دستي كبرز كربيتوا واتا بقدر قامته دست برز كرنويك أوش همولو أويا يعني كأو مردوا يك بوني نيتن دوش درندا دواي أو جوري هل ندنوا لو أوي كسكاتي بينكريتن أجينا بلين اعتيادي جاروهي بكم تريش لوا مردوكا بلين شارنوكا طواوة بس أول لو إيكا براسي بمحكمي أو مردوا بشراديتوا ويسطح القبر ولا يبنى عليه ولا يجصص دلي أو مردوا سركي بقدر بستيك قلكي واتا هم بلين كقلي خراوة سرين بانا كريتو دشيل ريتو جوان أو شيء استاكا بقدر بستيك أو برزة كريتوا جا طبعا تشيلي لو داني يانا أوش اعتيادية تشيلي لا راس دابنين أقرتي استا دو تشيلي لو داني انو يكو ملزانياري لسر النسيتو بحقت أوانا يعني استالير أنا كدله ولا يجسسوا طبعا زاران تشمنتو وأنا ديار جيز بكار هاتيا
ئەڵێ جێس نەکرێتن جا چ ناوەوەی چ لەسەری ئەوە بەو شێوازەی کە بۆن منە خەڵکی خانی ئەکاتن شتێک کاتن مەگەر عاردی خۆی بێستا قەبرستان کە دەکردرێتن ئەکرێ ئینسان ینی بە جوانی ئەوەی لەگەڵ کاتن بەڵام هەروە باشە ئەو قەبرە سادە بیتن بەڵام ئەگەر قەبرستانی عام بێتن ناکرێ هیچ جگە لە مردووەکەی کە شوێنی مردووەکەی ئەو قەبرێ هیچی دیکە داگیر بکرێتن لە بۆ ئەو مردووە شەرعەن دروست نییە بەڵام ئەگەری خۆی بێ بەڵام ئەوەش عولەما بە باشیان دانەناوە بەڵکو بە سادەی ئەو مردووە بشێردرێتەوە و زۆر ڕازانەوە و ئەو شتانەی لەگەڵ نەکرێتن ولا بأس بالبكاء على الميت من غير نوح ولا شق جيب واتا ئەگەر ئینسان گریانێکی سادەی هات فرمێسکرد لە چاوی دێ خەمباربوونێک ئەوە ئاعتیادێ بەڵام شین و ڕۆڕۆ نەکرێ و دەنگ بەرز نەکرێتەوە و بەند و باوە دوولکە نەکودرێن و ئەو شتانەی کەوا زۆر جاروێ ینی ئافرەتان زیاتر دەکەونە ئەو حاڵەتە یاخود بۆ نمونە ئەو بڵێن یەقە وشتووەدا نەدڕێت و حاڵەتێکی واکە ئەو پەڕی ناشکوری و ئەوە دەربڕین بێتن یاخود جاروێ ئافرەت ینی جل کوشتوی خۆی دائڕنیتن ئەندامەکانی وە دیارەکەون کەوانە هەمویان بەڕاستی ناشەرعین تەنانەت پێیانبەری خوا صلی الله عليه وسلم کە زۆر نەهی لێکردینە لەو ئافرەت و لەو کەسانەی کە بەو شێوازە تعاملەکەن واتە حەدیثی لەسەرە ويعزى أهله إلى 3 أيام من دفنه ولا يدفن 2 في قبر إلا لحاجة واتا تعزية لك سكاري كريتن لو كاتي كنيجرا تاكو سيروجان بەڵام ئەو تعزیە کە مەدەیکەین نا بەڕاستی ئەو تعزیە کە ئێستا کە دەکرێتن ئەوە حاڵەتێکە ڕێک پێچەوانەی سونەتە یعنی ئەو دانیشتەی کە ئێستا کە دەکرێت و ئەو ئەرکەی کە دەخرێتە سەر ماڵی مردوو ئەوە یعنی پێچەوانەیە لە چووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کەوا جعفەری ئامۆزایی کە وەفاتە کاتن بڵێن شەهید دەکرێتن لە جەنگی موئتە پیامبر صلی الله عليه وسلم فرمووی اصنعوا لأهل جعفر طعاما فإنه قد جاءهم ما يشغلهم فەرمێن نان و خوان لە بۆ ماڵ و لە بۆ منداڵەکانی جعفەر ئامادەکەن لەبەرەوەی ئەوان خەبەرێکیان لۆ هاتێ کە سەرقاڵن پێوە ئێستا ئەمە زۆر جاروەیە کە سوکاری مردوو ئەوەندە سەرقاڵەکەین کە یعنی لە باتی خەم و خەفەتی لە دەستدانی خۆشەویستەکەیان بێتن بەڵکو خەمی ئەوەیانە کە چۆن ئەو نان و خوانە بکرێت و چۆن ئەو شێوازە بکرێتن جا بەڕاستی ئەو تعزیەی ئێستاکە بوویتە عادەت دەنام بەخۆی تعزیە ئەسڵی هەیە واتە ئەکرێت ئینسان دڵنەوایی لێکتی بکاتن کە سنەتە ئینسان ئەو دوعایانە بکاتن أعظم الله أجركم وأحسن عزاءكم وغفر الله لميتكم يعني لأمواتكم سان دعای لێ بکات دڵی بداتەوە تەنانەت ئەگەر کەسەکە موسڵمانیش نەبێتن بەڵام ناڵێ خوا لە مردوت خۆش بێتن واتە ئیعتیادیە ئینسان تەعامل لەگەڵ جیرانێکی ئەوەیە کە موسڵمان نییە واتە ئەوە پەیوەندی تەنها بە موسڵمان وە نییە و دەشکرێتن ئینسان لەگەڵ موسڵمانی بەشدار بیتن خەم و خەفەتی سوکەکاتن بە تایبەت لەو کاتێکەوە وەکو باسمان کرد لە وەختی شوشتن و لە وەختی کفنکردن و ئەوانە چکە تعزیە لە سەرەتاوە دەست پێکاتن لە کاتی ناشتنی بەڵام ئێستا ئیمە تعزیەکە بە زۆری لە کۆتاییە ئەوەش حاڵەتێکە کە بەڕاستی وەکو گوتمان لە عیبادەت چوویتە دەرێ بوویتە عادەت و دوای 3 ڕۆژ مەگەر ئافرەتێک مردی یعنی مێردی مردبیتن ئەجینا ڕووی تعزیە نیشاندان و ئەوانە شتێکی باش نییە لە ڕوانگەی شەرعەوە بەڵام ئافرەت تا 4 مانگ و 10 ڕۆژ دەبێت لە حاڵەتی چوا دابی کە تعزیەباری پێوە دیار بێتن و خۆی عەرز نەکاتن زلک و بەرجی وا لەبەر نەکاتن کە حاڵەتێکی ئاسایی کە لە ئەی پۆشێتن چونکە ئەو مێردی لە دەست داوە و ینی بابەتی داخوازی و ئەوانە چونکە ئافرەت هەیە بە گەنجی مێردی ئەمریتن دەبی حاڵەتی ئەوە تعزیەکەی پێوە دیار بیتن تا 4 مانگ و 10 ڕۆژ وەکو خوای پەروەردگار کە باس کردیانی لە ئاەت داهاتوە ئەوجا ئەفەرمێ ولا يدفن 2 في قبر إلا لحاجة دوو مردوو ناخرێنە یەک گۆڕ مەگەر لە بۆ حاڵەتی پێویستی نەبێتن چۆن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە جەنگی ئوحد کە فەرمووی دوو مردوو اعتیادی بوو یعنی فەرمووی دوو لەو شەیدانە کە خرانە ناو گۆڕ
بە فەرمانی پێیامبەری خوا صلی الله عليه وسلم چۆن ئێستا بۆ نمونە ئەوڕۆ بوومە لەرزەیەکی گەورە بووە ینی حاڵەتێکە کە پێڕاناگەن مسلمان ئەو هەموو گۆڕەی لێ بدەن ئاعتیادیە دوو وەچی هەیەیان زاناتر و لەخواتر سر بێ ئەو دەخرێتە پێشەوە واتە بەو شێوازە دوو ئەخرێنە ناو یەک گۆڕ ئەجینا دەبی یەک گۆڕ لە بۆ یەک مردوو لێ بدرێتن والله ئەعلەم. لێرەدا کۆتایی دێنین بەو باس و بابەتە کە دەربارەی مردوو بوو و هەر لە کۆتایی کتاب و سەڵات بوو کە ئەو زانا بەڕێزە هەموو باس و خواسەکانی خز بۆ ناو کۆتایی کتاب و سەڵات ئینشاءڵڵا لە دەرسی داهاتوو دەست ئەکەین وە کتاب و زەکات بە پشتیوانی خوای پەروەردگار لە خوای پەروەردگار ئەپاڕینەوە کە خوای گەورە لە ئێمە و لە مردوەکانمان خۆش بی خوای پەروەردگار تاقەت و توانەمان پێ بدا لە کاتی بەڵاو مصیبەت خوای پەروەردگار خۆڕاگریمان پێ بداتن کەوا نەکەوینە حاڵەتێک کە ئەو لێمان ناڕازی بێت و ببێتە مای تووڕەی خوای پەروەردگار. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.